کۆمەڵی ئیسلامی پێشوازیمان کرد لە ئەمینداری گشتی یەکگرتوو بەڕێز مامۆستا ساحین بەعەدین. زۆر خۆشحاڵ بووین بە هاتنەکەی بۆ دەڤەرەکەمان. دیارە هاتنی هەر سەرکردەیەک بۆ هەر دەڤەرێک پێهام و مەهامی خۆی هەیە. هیوادارین کە ئەم زۆرە سەردانانە زیاتر بکرێن سەر بکرێنەوە تایبەت بۆ دەڤەری سۆران. ئێمە خۆشحاڵ بووین کە چەند ساتێک بێکەوە دانیشتین هەندێک پرسی سیاسی هەنووکەیمان تاوتوێ کرد. ئمە زۆر سوپاسی هاتنیان دەکەین و شاندی یاوەری خۆی گەورە پاداشتیان داتەوە کە بۆ ئەو کاری کە دەستیان داوەتی و کە ئەنەوێت پرۆژەی کاری ئیسلامی بە هەمانجی هەموویانەکانی ئیسلامی بەرەوپێش برن. جنابی مامۆستا صلاحالدین محەممەد بەهادین ئەمینداری گشتی یەکگرتووی کوردستان سەردانی دەڤەری سۆرانی کرد. وەزمنی ئەو سەردانەش سەردانی هەریەکە لە مەڵبەندی وزنوی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامیمان کرد بەڕاستی کە ئاشکرا کە ئێستا مەشروع ئیسلامی لە ئارادایە. سوپاس بەخوای گەورە ئەنتیفاهومێکی زۆر هەیە و هەردوو لە بەتایبەتی لەگەڵ برایانی کۆمەڵی ئیسلامی دانیشتنی برایانەمان کرد مامۆستا کۆمەڵێک شیکردنەوەی سیاسی و ناوچەیەک بۆ ئەمادەبووان کرد بەڕاستی. ئەوەی دڵخۆشە ئێمە وەک کادیران و وەک ئەندامانی هەردوو حزب بەڕاستی زۆر بە گەرمگوڕی تەماشای ئەو هەنگاوانەکەین و قناعەتم ئەمە کارێکی زۆر گرنگە بەڕاستی و پرۆژەیەکە بۆ خەڵکی کوردستان بەڕاستی هیوایەکە بۆ خەڵکی کوردستان.